چ کەسێک لە ئێمە خۆشەویستان دەتوانێت لەگەڵ خوای گەورەدا ئیعلانی جەنگ و شەڕ بکات؟ چ کەسێک لەم سەرزەویێدا لە مرۆڤەکانە دەتوانێت بڵێ خوایەگە من لەگەڵ تۆدا شەڕ دەکەم، من بەرەو ڕووی تۆ دەبمەوە؟ بێگومان هیچ کەسێک ناتوانێت قسەی بکات. دەی ڕوو دەکەمەوە کەسانەی کە ئەهلی ڕیبان، پێیان دەوترێ ئەمە ڕیبایە، مەی خۆن، بەکاری مەهێنن، هەرواز ناهێنن. ئەو سولفەیە ڕیبایە، ئەو عەقارێ ڕیبایە، ئەو کەسابەتە ڕیبایە، هەر گوێی پێ نییە. بیکەنە قاعیدە لە ژیانتانە، لە ڕیبادا هیچ کاتێک زەڕوریات نییە. ئەگەر ئینسان زۆر ناچار بوو گۆشتی بەراز بخوا بۆی لە برسا نەمرێت دروستە، بەڵام ڕیبا زەڕوریاتی تیان نییە. هەر مامۆستایە گوتی زەڕوریات لە ڕیبادا هەیە، 100% ڕاستی نەکردووە. ڕیبا زەڕوریاتی تیان نییە. ئێستا بۆتان باس دەکەم جا بزانن زەڕوریات لەم شتەدا هەیە نییە. خوای گەورە ڕوو دەکاتە ئیماندار، ئەو کەسەی دەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمدا رسول الله، خوای گەورە ڕووی تێ دەکات. يا أيها الذين آمنوا اتقوا الله وذروا ما بقي من الربا إن كنتم مؤمنين. أي إيمان داران تقواي خوابكن، واز للربا بينن بهمو جورة كانيوا أجر إيو إيمان دارن. فإن لم تفعلوا أجر واتان نكردو واستان نهنا بردوان بون للربا خواردنو بكاناني الربا فأذنوا بحرب من الله ورسوله. أو إعلاني حرب جنگ بكن لقل خوب يا غمري خوادا صلى الله عليه وسلم. شيء تتواني أو جرأة بكات والله الربا خور إعلاني شري كردوا لقل خوادا أبي واز لم شر بين تشونك دوراوة صد دوراوة. بوي إمامي عبد الله كوري عباس كأمازاي في غمري خوادا صلى الله عليه وسلم لأثره الصحيح ده تودا فرميه يقال يوم القيامة لآكل الربا خذ سلاحك للحرب. سيدك سبحان الله، للرجي قيامتها بوك سدى وتريك إشي الرباي كردوه، الرباي خواردوه وكسابتي الرباي كردوه. بيدا وتريك دي فلان كس شككت هالقروا لقل خوادا شركة بناب خواي قولا شري چي أو داماوا خوي قركراو بسريا جابوی لە ڕۆژی قیامەتە ئەگەر پێت خۆشە خوای گەورە بە دژمنی خۆی ناوت بەرێ، بە کەسێک ناوت بەرێ کە دژایەتی خوات کردووە، شەڕ لەگەڵ خوادا کردووە، واز لە ڕیبا مێنە. ئەگەر پێشت خۆش نییە بیسەلمێنە. ئاگادار بە ئاڵتون بە قەرز بە قیست ئەگەر بۆ نیو سەعات بە قەرز بیکڕی ڕیبایە. هەرچی مامۆسای ئەم دنیاە فتوای بۆتە هەر هەمووی مخالفەی حەدیث پێغەمبەری خوای کردووە صلی الله عليه وسلم. بۆیە نەڵێ قەیچێکا بڕۆ زەڕوریاتە، ناچاری ڕیبا زەڕوریاتی تیان نییە. ئیمام مالک ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ سەیری قورئان و حەدیثم کردووە، هیچ تاوانێکم نەبینی وەکو ڕیبا بێ، چونکە خوا باسی هیچ تاوانێکی نەکردووە بڵێ ئیعلانی حرب لەگەڵا بکە ئیلا بۆ ڕیبا نەبێ، بۆ سوو بۆ فایس. بۆیە ئەوەی کە ڕیبایە خۆتی لێ بپارێزە. ئاڵتون بە قەرز نابێ، بە قیست نابێ، ڕیبایە ڕیبایە ڕیبایە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کەواتە ئەو کەسانەی ڕیباخۆرن و ئیشی ڕیبا دەکەن لەگەڵ خوادا ئیعلانی جەنگ و شەڕیان کردووە، شەڕێکیش کە تایە دۆڕاون و سەربەرزی و سەرفرازی بۆ ئەو کەسانە نییە، تەنها سەرشۆڕیان بۆ هەیە. بۆیە لە خوا بترسن، بۆی لە ڕۆژی قیامەتە پێت نەوترێ لەگەڵ خوادا شەڕ بکە و دەی چەکەکەت هەڵگرە. چەکی چی؟ کەواتە ئاگاداری خۆت.